سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە دێنەوە خزمەتان هیوادارین کە لە هەر شوێکەن ساغ و سڵامەت بن. عزیزان لە بەرنامەی هەفتەیەشماندا دووبارە میوانداری بەڕێز کاک عیسا پایبەندی ناسراو بە هەڵمەتسنە دەکەین. ئێمە ئەم بەرنامەمان لە دوو بەشدا بەش کرد. بەشی ئەوڵ کە کاک هەڵمەت باسی تەمەنی مناڵی کرد و دوایەوە کە چۆن بوو دەستی لە خوێندن هەڵگرت، چۆن نێو ئارتەشەوە کاروباری لە نێوەدا چ بوو. ئێمە لەم بەشەدا دەچینە سەر ئەوەی کە تەشکیلاتی کۆمەڵە لە تاران چۆن بوو ئاشکراکرا، چێ ڕزگاری بوو، چێ توانی دەرباز بێت، دوای ئەوەی کە کاک هەڵمەت هاتووەتە ناو کۆمەڵە لەوێدا بە چ کارێکەوە مەشغوڵ بووە کە هیوادارین ئێوەش بتوانن تا کۆتایی لەگەڵمان بن. کاک هەڵمەت دیسان خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس کە ئەم دەرفەتە دڕخسان دوارە بینەوە خزمەت. جارێکی سڵاو خۆشەویستی بوو کاک ئەمیر و بوو هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بوو منتان ڕخسان فەرموو هەم لە خەمەت. سپاس کاک هەڵمەت. کاک هەڵمەت پرسیارەکە با لێرە دەست پێ بکەین. تەشکیلاتی کۆمەڵە چۆن بوو لە تاران ئاشکرا بوو؟ دوای ئەوەی کە ئاشکرا بوو بەسەر هات چێ ڕزگاری بوو، چێ توانی چێ دەست بەسەر کرا کەمێکمان بۆ باشە بەسەر چاو. تەشکیلاتی کۆمەڵە لە تاران تەشکیلاتی زۆر قەوی بوو. حدوداً بان زیاتر لە 6-7 ئەندامی لە کارخانەگەل مختلفی تارانە بوو، کەوشی ملی و کارخانەی چیکسازی، شەهرەڕێ و شنگەلی تر. لە نەتیجە تەشکیلاتی زۆر قەوی بوو. یەکێ لە ئەندامانی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە گیانی بەخت کرد، ئێعلام کرا دکتۆر سەعید دیان بەڵێ ئەو مەسئولی ئەو تەشکیلاتە بوو. منیش لەناو ئەو تەشکیلاتە جزوی تەشکیلاتی مەخفی تاران بووم. تەشکیلاتی تاران تەشکیلاتی گوستەردە بوو، نە لە تەنیا تارانە بەڵکو لە جنوبی ئێرانیشا لە شارگەل ئەهواز و ئابادان و ئەوانە هەربازم، بەشێکی لە ئەسفەهان و شیراز و مەشهەدا هەربازم ئەو تەشکیلاتە ئەندام و کادر و فعالیەتی کرد. من بەش بە حاڵی خۆم قسەی خۆم کەم ئەوەی کە من مەسئولێکی تەشکیلاتیم بوو، مەسئولی تەشکیلاتێکە بە ناو مستعاری عەلی لە تەگمناکاریە کرد. ئەو کات من ناو مستعارم عوسمان بوو، ئەویش هەر بەنامەیەکی کاک سێبراهیمی عەلیزادە معرەفی کریا بە من. و ئێمە هەفتەی یەک جار یەکترینمان ئەبینی لە تارانە لە ماڵی ئێمە. بۆ ئاگاداری بە بیگەڕنمە و خراو نییە، ئەلامەتی قەراردادیمان بوو. من ساختمانەکەم ماڵ خۆم بوو، تەبەقەی چوارم ئاپارتمانی بوو، باڵکۆنێکی بوو، قەرارمان ئاوا بوو. هەر وەختێک قەرارمان بوو کە عەلی بێ بۆ لای من بۆ ملاقات و دانیشین بە یەکەوە، من پانتۆڵێکی کوردیم تەڕە کرد، ئەمدا بە من تەنافەکە ئەو لە خوارەوە تواشایە کرد. ئەگەر پانتۆڵەکە لەبان تەنافەکە بووە نیشانیەوە بوو ماڵ چۆڵە، ماڵ ئەمنە، یەکسەرە خۆی کلێڵی بوو، هاتە سەر و هاتە ماڵەوە. ئەگەر پانتۆڵەکە لەسەر تەنافەکەنەوە معنیەوە بوو کەسر ها لە ماڵە مەی قەرارەکەمان پشیونینەوە. مدەتا بە یەکەوە ئەوە کارمان کرد کە عەلیە کاری تەشکیلاتیمانە کرد. من ڕۆژانە فعالیەت و گزارشی واحدی تعقیب و مراقبەت هەرچی بواە هین هەر سوژەی بواە گم کرد بە گزارشی هەفتەی یەک جار کە عەلیە هاتە ماڵ ئێمە، من ئەم گزارشم گرما دا بە ئەو و ئەوی مەجموعەی ڕاهنمایی و ڕاهنمودی ئەدا بە من. دەی ئاخرین جارێک کە داوای کرد لە من وتی مەسئولی سەرەوەمان مەسئولی تەشکیلاتی تاران داوای کردگا لیستی ئەفرادێک مخالفینی جمهوری ئیسلامی بۆ بێرە لە ناو ئەرتەشا، لە ناو ستادی مشتەرەکە لە ئیدارەی دووەمە. منی لیستێکم گردو حدود 240 نەفەر، بەڵام یەک نەفەر کۆمەڵێتیانە بوو نەمنووسی کۆمەڵە کە ئێوە بۆی لیستەکە تواشایەکەی دێمە خۆ کۆمەڵێتیان نیە، خۆ کۆمەڵە لەسەر تاخوارە مخالفی ئەم ڕژیمەسە هاتە وتی بە متماخر بە معنای واقعی کۆمەڵە کەس نییە کە بێژی من مارکسیستم کۆمۆنیستم، من هەم لە جەهەتی هاوخەتی کۆمەڵەم و لەناو ئەم دەم و دەستگای بن. بەڵام کەسکەلێکن کوردن کوردایەتیەکەن یارمەتی ئێمان هەوە، ئەوانە ناتوانم بێژم پیان کۆمەڵە. لە نەتیجە ئەو لیستە ئەو ئێوە بوو من لەژێر لیستەکان نووسی بووم، تکایە ئەم لیستە بعد دوای بەهرە بەرداری و ئیستفادە بیسووتنە 240 نەفەر ناوە بیسووتنن. ئەوە بەلای مەسئولی تەشکیلاتی تارانەوە بوو کە دکتۆر سەعید بوو. ڕۆژێک من مەجموعەی ڕەفیقم بوو کە کورد بوون، لۆڕ بوون، کرماشانی بوون، هێشتا گرایشاتی سەڵتەنەت تەڵەبی لە مەغزیان نابوو و مخالفی شەدید و سەرسەختی ڕژیمی ئیسلامی بوون. بەڵام ناو ئیدارە بە یەکەوە کارمان نەکرد. هیچ کام لێمان نەزانی من کۆمەڵەم، هیچ کامیکیان، بەڵام ئێزانی منیش کوردێکم، بەلاخرە بە جۆرگە لە ئێزانی منیش کورد و ئێرخی ملیگرایی کوردیم هەسووانە مەجموعەی هەمیشە لە گۆشە و کەنارەوە هەر ئەخبار و ئیطلاعاتی یان دەستکەفتایە یان هەوڵ بوو من یاندا پێم
بەجۆرگەلی گەیانزانی من بەلاخرە تا کورسانە ارتباطم هەست ئەیانزانی بە ئەقڵ خۆیان ڕۆژی ڕەفیقێکمان هات وتی دوێ کە من لە بەندی 3000 مەعموریەتم بووگە بەندی 3000 زیندانی ئەوین جا بەندی 3000 زیندانی ئەوین لەکوێ بوو لە زمانی ڕژیمی پاهلەویە لە زمان ڕژیمی شار لە پشت خیابانی ئەرتشە و پشت شارەبانی ئەرتش لەنا ساختمانی زیندانی بوو کە وەخت خۆی ئەڵمانی گەل دروستیان کردو بەناو کمیتەی ضد خراوکاری ساواک و بێسڵاح شارەبانی ئەو کمیتەی ضد خراوکاریە هین ساواک بوو بەڵام زیندانی بوو کە ئەڵمانی گەل دروستیان کرد و تقریبا نیمە مەخفیش بوو لە زمان جمهوری ئیسلامیە ویان تەبدیل کرد بە بەندی لە زیندان ئەوین بە بەندی 3000 تەواو ئەوانەی کە چەپ و کۆمونیست بوو ئەیانیان بردە ئەو بەندی 3000 نیانە بردە زیندان ئەوین لەسەرەوە لێرا لەبەر ڕایانیانەگرت لێنا شکنجە و پرسوجو و سوال و جوا و ئەوانە لەو بەندی 3000 بوون چون زیندانێکی گەورە و چوار تەبەقە خبری هاوڕ بۆ من وتی دوو نەفەر ژن و پیاگێکیان گردگە ئێژن کۆمەڵن تۆ ئەیان ناسی وتم نازانم تۆ ئەگەر ناوشتەکەیان لێرە وتی سۆزی بڕۆمەوە بێنە مەعموریەتەکەم ها لێنا ناوشتەکان تێرم سوژەی کەس کە ئێمە بێت لە زیندان و تاقیبی بکەین حتمما ناوشتەکان پەیاکەم ڕۆژ دوایی هاتەوە وتی بەڵێ کاک تەیوبی ناوە تەیوب ڕۆحوڵڵاییە ناومستعاریکی هەست کاواز ژنەکەیکی ئێرانی ناوە فامیلی خاکسارە ئەو دوانیانە گرگە بە شدەت هەن لەژێر شکنجە تۆیان ناسی وتم نەوەڵڵا ئەم ناسی وتم نایان ناسم چۆن ئەیانم ناسی وتم نایان ناسم نازانم کۆمەڵی چیە ئەسن کۆمەڵی شتن باوەڕ ناکەم نازانم ممکنە کورد بن بەڵام من نایان ناسم کۆمەڵیش ناناسم من بۆ جۆرە هینم کرد بلا فەسڵ گزارشەکەم نووسی دام بە کەعالی وتی بەڵێ وەڵا ڕاستە دەقیقەنەوە دوو ڕەفیقمانە گیریاگەن و هەن لە زیندانە بەڵام نازانین هە لە کوێنە وتم هەن لە بەندی 3000 بەندی 3000 هە لە فلان شوێنە ئادرسەکەم داپی بەڵام خۆ کەس نێتانی دەسترسی پێ پەیاکە ئەمە ئێدامەی بوو بە دوای ئەوە کە ئەمین هەروتی لەو مۆردەوە هەر گزارشی تر و دەستکەف بێرانی من هەفتەی دەحەیک دەڕۆژ دەحەیک ئەو کوڕەکە ئەچوێنەوە ڕەفیقمانە بۆ مەعموریەت ئاهاتەوە ئێ هاوڕ دەیوت بە شدەتان لەژێر شکنجە عەزیەتیان نەکەن ئەوەی بەڵاس بەسەریانیان هاوردگە بەڵام مقاومەتێکی زۆر سەرسەختانە تا ئیسە نەیانتوانێگە هیچێک دەرس بن هیچی بێژن لە مورد ئەو تەشکیلاتەوە ئەوان وابەستن پێیسە کۆمەڵە زیە هەرچی من یۆمت باشە وەڵا ئینسان ئەوە مقاومەت خراو نییە و فرەیشینم ناکرد بۆ ئەوە شک نەکە کە من کۆمەڵم ئەوە دەی من گزارشەکەم بڕەتە بەداوە بە کەعالی تا اینکە من حدسم لێ لە تەشکیلات هەڵەژێر چاوەدێریە حدسەکە چۆن بوو هەموو تەشکیلاتەکان یەک لە دوای یەک لەو چوون پێکار لەو چوو فدایان لەو چوو مجاهدین کە هیچێک گشتیان کامڵەن لەو چوون هەرچی خانەی ئەمنیانە کۆیان کردە و دەستعدادی فلایان دەستگیر کرد ئیتر ڕەزمەندەکان لەو چوو تەنها سازمانێک مابوو لە تارانە و فعالیەتە کرد تەشکیلاتی کۆمەڵە بوو من قاوم کرد لە کەعالی تەکیە دانیشتم نزیک 2 ساعت قسەم کرد وتم کاکە گیان ئێوە بین یەک زەرڕە فکرکەنەوە هیچ تەشکیلاتێک نەماگە لەو نەچوو بێت دەستگیر نەکرا بێت ماڵەکانیان نەگیرا بێت ئێوە ماگن پەراکەندە بن لە عەقڵ ئەمزانی تەشکیلاتی کۆمەڵە لە تارانە قەویە لە کەرەجا قەویە ئیمکاناتی هەست تەسیس ماڵ فڵان ماشین وتم مقداری پەراکەندە بن مقداری دوورەوە بن مەحاڵە زەربا خوێن ئەوی هەرێ ونا ئێمە محکەمتر لەوەی زەربە بخۆینەوەوانە تا اینکە کە علی وەزیفەی تریکی بوو بەغێرەزەوە کە ڕابطی ئێمە بوو هەرچی هەفتەس شەمەگەل ئەچوو لە ترمیناڵی ئازادی ترمیناڵی ئازادیە لە مەیان ئازادیە ترمیناڵ لێ نابوو ترمیناڵی غەربیان پێوت مەجموعەی مەحموڵە کە لە بووکانە ئەهات نەشریە و خەبەرنامۆشتە تەحویل یەگرت بۆ پەخش بەشێمێکی هاوڕێدا بە نەسەری پڕ زەمبیلێکیە کرد لە جنوبی تارانە نەسەر بەڵاویە کردەوە بەناو کیوسکی تەلەفۆنە قسەژێر دەرگای مزگەوتەکان بەڵاویە کردەوە تا اینکە ڕۆژێک هات وتی یەک کارەکەی ئەوەسە کە ئێمە ئەبێت تۆزی خۆمان جەمەکەینەوە توی ژوورای خۆت بە لە ڕۆژێکتری ئێمە تاقیبمانە کرد تواشام کرد کە عەلی بە ماشینێکی تویتایکی باریە و توی تاکسیبارێکەوە چەرمک ڕاندگیەکە دزانی چون من قەبلەن شمارەی تواو ماشینەکان تاقیب مراقبەتم دابوو بە کەعەمیر بە کەعەلی داوم پێ هەم مشەخەسات ماشینەکان هەم شمارەی ماشینەکان هەم نوعی ئانتنەکان هەر ماشینە سێ ئانتینی بوو یانێچە
ئەوەمەدە لە تێران پارسا تاقیبمانەکرد ناخلافە دیم ئەمین کە عەلی بە ماشینی تویتا و کەفتە بین ماشینەکان ئێمە هەوڵ بوو ماشینەکانی ناسی کەفتە ناو جۆگەلەی خیابانەکە شەرق جڵەوی کەفتە ناو جۆگەلەی خیابانەکە بەڕەت بووین شەو بەعدی هات بۆلام وتم بۆ هەوڵ بوویت وتی چاوم کە بە ماشینەکان وەزانی من تاقیبەکەم وتم ئێمە تۆمان تاقیب ناکرد بەڵام تۆ نەمەشیاوە دەستە پاچە بوویت خودیەوە شەکە بەهەرحاڵ قرارێکم بوو لە تەکا ئەمیرە تەکا عەلیە قرارەکەیش ئەوە بوو کە سەعاتی 8 شەو ئەبووە باتایە بۆ لای من باشە 8 شەو باتایە بۆ لای من باتە لەسەر قرار منیش پانتۆڵەکەم تەڕ کردو لە باڵکۆنەکە هەڵم خست و لەو فاسڵە نەسرەت خێزانم لە تەک کچە بوچەکەمان لە سنابوون باوکی نەخۆش بوو کەنیشکە گەورەکەم و ساڵح لە ماڵمانە بوو بەڵام کە عەباسی مەسعودیش لە ماڵێ مابوو كعباسي مسعودي كيسا هاليرا للسويدا لما لي مابو من هشت بو بنونا هاد بو بدلنا هاد بو بيانزنا هاد ساعات دوانزا شو زينيان ليدا كزينيان قرار منزل نبو وقت عليهات كلير يبو كزينيان ليدا من ايفونكم هالقلبتم بلي وتي كا عثمان بير خوارو وتم بوخشا اشتباك يتفاشى بانزنا كك من عثمان نونيا وتي نخير هل خوتي عثمان نوا بير خوارو وتم من عثمان نونيا كاكيان بمخار تشبكم تواشى بانزنا كي ممكن نواقي من شتيترا عثمان اشتباك زبزا مالكيا ئیتر چوومە باڵکۆنەکە بەشکوک بووم چوومە باڵکۆنەکە دیم بەڵێ تاکسیوارەکەی خۆمانە هینەکەی کۆمەڵس دەیدانێکی تیا درێژ کێشیاگە ئەو وەختە سێ نەفەرتیش بە دیارە وێستاگن کە چوومە خوارە و چوومە بانسەری دیم ئەلیە وتمەوە چەس وتی هیچ مێژە ئەم جەماعەتە بووە سەر بێ خۆشم بۆنە سەر ئەو جەماعەتە نەسری زەکریایی بوو کەیسا ها لە سوێدا خۆش کا شوعیب تەنعەت خالدیان بوو خۆش کا تاهر ها لە سوێدا ئەو وەختە کاک لفتە بوو شەید لفتە شەید مزەفەری کەمانگەر بەناو لفتەی ئافریان ناسیە ئەویش بوو وتی ئەوان بۆ سەر جا بێرە خوارە خۆم بۆ سەر کە ئەوانم بردە سەردایانم نییە لە ئوتاقێترا عەباس نەزانێ کا عەباس مەسعودی لە ئوتاقێترا خەریک متاڵعەیە کرد هاتمە خوارە و کە عەلیم دا بە کۆڵما ئەویشم بردە سەر وتی دەی ئەو دوو چەمەدانە ئەسناد و مەدارکی جە بێرا سەر وتم دێ باشە با ماشینەکە تۆزی دوورۆکەن وتی تازە لەوە گوزەریا گەبا لێ نابێت کە چوینە سەر دانشتین من بە پەلە شتێکم بۆیان حاضر کرد تیکێنانیان خوارد و ئەمانە وتی چیا لێرە وتم وڵی لەو دیێ و کە عەباس مەسعودیە لە تەک کوڕ و کەنیشکەکەی خۆم وتی چاکە وتم خەریکە متاڵعا کە دەریاکەم داگە پێوە لەم دۆدانیشن کاتان نەوێ وتم دەی چەوگە و بچوازەوە ئەمە چەس وەختی تواشام کرد یەکتیکە تواو ئازەی ئەنامی ڕەشە بووە وەگەڵ شاڵتووە ئەو نشکەنجیان کرد و ژێر پاگەلی ترێکی و حچی ناخون یەک گشتی خوێنی لێ هاتە دەرەوە وتم جەریان چەس ئەوە تاریفی کرد وتی سەعات نۆی سەبح لە ئەمیرابادا لە تەک ڕەفیقێکی پێکاریە قەرارم بووگە کە نەشریێ بم خبەر نامێ بم پێی هەمیشە لەسەر یەک نقطە قەرارمان بووگە من ڕەت بووم بە ماشینەکە و دومی لە پاڵتی ئاهەنێک کاوێسا تیربەرقی کاوێساگە بەڵام خەبەردار ئەوا وشک وتی ڕەت بووم دەورێکم داوە دووارە هاتمە دیم هەر بۆ ژۆرە وێساگە وتی بازم مەشکوک بووم چی ئەم لا ئۆلام تواشا کردیم هیچ خەبەری نییە دەور سێوم کرداوە لە بەردەمیا وێسام هەمزەمانەوە شیشەکە مەمە خوارە بێژم بێرە بەرە و دەوانچێکیان یا لێ سەرمەوە کە دەوانچیان لێرا سەرمە وتی بیخود هەرەکەت نەکەن وەختی تواشام کرد ئەویشان لە پشتۆ بەدەستمەن دەستکە بە تیربەرقەکەەوە ئەویان کردەوە و هیچی وتی منیان داخۆزان و وەختە سوارمان بتی بەڵام من هەواکەشی ماشینەکەم پڕ بوو لە نەشریە لەجا سازیم کردو وتی ماشینەکەمیان هەڵگرد و خۆم برمیان بۆ زیندان وتی برمیانە بەند 3000 هەر ئەو بەندەوا باسم کرد بۆت وتی دەستیان کرد بە شکەنجەکردنم وتی من نەمزانی بەل لە من دکتۆر سەعید گیریاگە دکتۆر سەعید گیریاگە وەختی دکتۆر سەعید گیری هەرچی ئەسناد و مەدارێکی ئەوێت ئەیگرن کیفێکی سامسۆنێکی بوو لەناو ئەو کیف و سامسۆنەکە هەرچی من لەو چەند ساڵا گزارشم هەنارد و ئەم ڕەفیقا نەتەنیا لە بینی نەبرد و منهەدمی نەکرد و نەسیوتانی ئەوە نیاوێمان یەکە و تواشای لیستەکەکەن ئەو لیستەکە من نووسی بەڵێ ئێژن ئەم لیستە کێداگە بە تۆ بە ئەمیری من کەسێ بەم ناوە ناناسم عوسمان کییە نە عوسمانە ناسم نە ئەرتەشی ئەناسم یا ئەگەر کۆمەڵە کەسێکی ئاوای بێت و لەناو ئۆرگانێکی حساسی ئەرتەشا بێت و بتوانێت ئاوا هاوکاری کۆمەڵەکە کۆمەڵە ئامەویە ئێمە یەک نەفەریشمانی لەناو ئەرتەشا لەناو ژاندامریە ناو شارەبانیە نەخێوانیە عوسمان ناویش هەن ناناسم شکەنجەی ئەەکەن هەتا کەتێ کەی هەتا کەتێ نزیک خۆی ئێوت تا سەعات دێشم مقاومەتەکە
مقاومتك عشان أمير سابقي ودحي مبادلة كريا ودحي لبان ودرشوا بدسيار لنا مال لنا خانة أمني اتحادي مبارزنا دحي لبوكانا مبادلة كريا وأمانة قشت أواني السابقي بو بلام بني آدم كي زور آزاو زينك يشبو مقاومتك تين تلاقي بودانا هجن باشا عثمان بوخوت عثمان ما قالك نيا كومالا مالي كي هز لشادش كرجاو مالا ما نبيمشان به أبارتماني كي شوار طبقة بو رفيقي كي خوما بجمع الله خير تيابو بلام وقتك أو دو رفيقة أول جينك جيريان كومالا مالي شول كرت بلام بتلحقه پردەکان من کێشاو چراکانمان ڕۆشن کردو تو کە لێنەوە ڕەدەبوویت ئەدەزانیەوە ماڵە ئاوادانە کەسیاتیا بەڵام هیچ کەیتیانەوە دەی ئێژێ باشەوە ماڵتانە پێی نیشانە هەڵ یەکرن سوار یەکەن ناو ماشینێکە سێ نەفەر دانێ یوزی بەدەست و دانە دەوانچە بەدەست بە بیجامەیەک و بە تیشرتێکە و بەو خوێن و بێنەوە کە تینە نزیک شادەشت کەرەجەوبنەوە ئەگەینە ژێر پردێک ئێژێ من گەرەکمە دەستشویی بکەم دەژن هەمیجا ئەنجام بدە ئێژێ آخر شولەیە من چۆنەتام لە بەرچاو ئێوە و معزەرەتە خوازم دانیشم دەستشویی کەم ئاوە پردە لەژێر و پردە دەستشویەکەم دانیکیان ێژی وەریاکە ببەرش وتی برمیانە ژێر پردەکە دانیکیان بە دەوانچێک تقریبا دە 3 متریە وێسا و منیش لام کردە وتم آخر بەرادەر ئەیبە من چجوری اینجا بشینم لخت بشم یا هەرچی تۆ ڕێزێ بڕۆ دواوە من شەرمم گریت و خەجاڵت کێشم وتی کابرا ئاگاهانە 8-9 متر چوە دواوە وتی بەڵام ئەو کە چوە دواوە تەواشام کرد لە ژێر پردەکە و زەوینی فرسافە بەڵام دیوارێکی هەرگین هەست دیوارێکە هەرگا بەڵام باران باریگە 1 متری تەڕە بە قەول 200 متری زەوینەکە تا دیوارەکە فاصلەیە لە ژێر پردەکەەوە وتی تەسمیمە گرت وتی خۆ من هەر ئێعدام مەکەن هەر ئەم کوژن باشترین ڕێگە ئەوەسە ریسکێ بکەم وتی هەمزەمان دەتەگەوا دەسم بر بۆ کەمەر شواڵەکە هەڵی کێشم ئینگار دەوەندەیەکی 100 مترم ڕام کرد زیگزاک وتی من ڕام کرد ئەوان دەستیان کرد بە تەقە بەڵام دیار و تەقەکانیان ئاگاهانە هەوای بوو وتی گەین بە دیوارەکە دام لە دیوارەکە و لە هەرگەکە و کەفمە ئەو دێ و کەفمە ناو باخێک دیکە من ناو باخێ سەرم بەردۆکرد هەم لەژێر دەکەڵێکە دیگامانی هەنەوە دەکەڵەکە تو نەگو پادگانی سوپای پاسدارانە مرکز ئامۆژی سوپای پاسداران لە شادەشت کەرەجا وتی کاناڵ بوو بەناو کاناڵەکە لەژێر دیوارەکە چوومە ناو خیابانێ ماشینی هات و سوار بووم و ئەچێتەوە ماڵ خۆیان ئەوان هەڵەگری هات بۆ لای من خاص ئەم داستانیە تعریف کرد کە تعریفی کرد وتم من چە بکەم وتی هیچێ تۆ لەوێ وان نەچوویی ئەو وەختە بەشون عوسمان ئادەم خۆتو ناو عوسمانیە لە ناو ئیدارەشتا دانیشە بەڵام بە احتیاتەوە بچۆ بۆ ئیدارە گوێچکە بە هەمزەمان دەتەگەما مرتب ئەم چەمەدانیە ئەکردە و کارتی عزویەتی کرێکاری کارخانەکان ئێمە قەیچیمان نەکرد و ئەمان سووتان ناو پوتێکە و ئەمان کرد بە تەواڵتە و ستیفونمان نەکێشا تا سەعاتی 4 سەفح خاص گوێچکە بە وتی کێ لەو لێ وتم کە عەباسە وتی بڕوبانیکە منی چوتم کعباس وتی جوتم هاو کلاسێک ماتکە و محلێک ماتکە حەزەکە ببینێ کعباس تووڕە بوو وتی کاکە مەگەر تۆ نازانی من لێران مەخفیم هەر کەتی منی پێم عەرەفیەکەی تووڕە بوو قسەیەکی چی وت وەڵڵا ئەوە خۆی جوابش نەوێت منی هاتمە وتم کە عەلی نایت وتی بڕۆ بێژە بەو ناو نیشانە لە پشت مەقەڕەکەی مەڵکشانە و ڕۆژنامەی کەیهانی خوێند وتم کاکە ئەو کەیهانە فڕە بە بڕۆ کتێوێکی مارکسیسی بخوێنە ئەو کوڕەسە کە ئەمەمە وت کە عەباس ئەوەتر هەڵسا سەڵخۆی و ئەو لە ماڵێ وا چاکە چۆن هاتکە بۆ ئێرە کی وتیە بێ بۆ ئێرە تۆ ئێناسی تر ناحەقینە بێ بۆ ئێرە و ئەمانە و وتم کە عەباس هاو کلاسم بووگە هاو مەحەلەم بووگە کەڵەکە جاڕێم نیش کەڵەکە جاڕێژ نەکەم و ئەوانە کاکە عەباس هات دووبارە ئەم داستانە کە من گەڕانەوە بۆ تۆ دەرچوونەکەی کە عەلی گەڕانیەوە بۆ عەباسیش دەی وتی تۆ چاکەی وتم من وتیاری وتم سەعات 4:30 لەوەرێ ماڵەکە کۆنتڕۆڵەکەم من ئەچم تا ئیمڕۆژ توانیک مەکاری مەخفی بکەم کردگمە لێرە و بەلووە تەشکیلاتیتانە لەو چووگای یەک نەفەریشمان دەرناچین گشتمان نەگرن و گشتیشمان ئەعدامەکەن بچین بەڵاو بکەین ئێوەی بچن فەرموو منایسە تەلەفۆنەکەم ئاشنا مەزلێرا ماشین باری هەست گشتان تابووکان بوات وتیان نا ئێمە ئەمیر وتی منەشی سەبحا بڕۆم بۆ تەرمیناڵ بەسە تەحویل بگرم ئەو یاکە وتی ناوێت عەباس هەڵگەڕیاوتی کاکە گیان من نەزانم تۆ عاشق تفەنگ و کڵاو و جامان نەبوویی وتم کە عەباسیان تۆ لە دایک نەوگی من تفەنگ بەشارمە بگراوەتەشە عاشق تفەنگ نەوگم عاشق کڵاو جامانەش نەوگم من ئەزانم چەم کردگە و ئەزان مەگەر بمگرن چەم پێکەن نە بە تەوابێت لێم قبوڵەکەن نە بە جاسوسی لێم بە هیچ لێم قبوڵ ناکەن ئەم کوژن لێنا هەم عەباس ئیسرائیلەکە نەچم هەم کە عەلی بەڵام کالفتەی ئافریان کامزەفەر وتی کاکە گیان ئەم پیاگەژنێک و سێم ناڵێس ئێوە مەسئول نین
بێڵن با خۆی تەسمیم بگرێ ئەگەر خۆی گەرەێکی بوو منەوە با خۆی بمێنێتەوە ئەگەر خۆی گەرەێکی بوو بچی با خۆی بچێ ئەگەر گردیان ئەعدامیان کرد خۆی گەرەێکی بووە خۆی مەسئول خۆیە سۆزی هێواتان کۆمەڵەتانی جواژ مناڵەکەی باتەوە ودی کاکە خۆت تەسمیم بگرە وتم من تەسمیم خۆم گرگە ماچی ساڵحم کردەوە ماچی نەسەرنم کردەوە خوا حافظیم لەوان کرد وتم خواهش دەکەم سبحا بچن چوومە دەبانەوە دەورێک ماڵەکەم کۆنتترۆل کرد هاتم سوار تاکسیک بووم چوومە ترمیناڵ لە ترمیناڵە خۆشبەختانە بازم خواردم بە میمکەزاکەی خۆم شەید حەمەحسەن یوسرەوی ئەوی ناو ماشینەکەیان مەخفیگای بوو چون ڕابتی پەیکی تاران کورسان بوو باشە مەخفیمی هاوڵیمە کورسان و هاتمەوە کورسان بەڵام نامەیەکیان بۆ من نووسی کە عەلی دوو نامە نامەیەکی نووسی بۆ تەشکیلاتی دەرەوە بۆ سێخالێ ڕەحمەتی نامەیەکی نووسی بۆ تەشکیلاتی مەخفی سنا ناوەکەی بۆ کاحمەدی خورشیدی نووسی و نامەکە و معروف کێڵانە منیش کە هاتمەوە سنا چۆن هاتمەوە بۆ سنا کە هاتمەوە سنا چون پرسیارم زۆرە بەڵێ ئەم تیکەیە باسکەم بۆ زۆر مهمە من کەڵێکێکم لێدا کە ئیدارە نەزانێ من چۆن دەرچووگم چون من مەشای سبحا بچوومە سەرخەمەت هەر ئەو شەوە سبحەکەی بچوومە بچوومە ئیدارە سعات هەشت تەلەفۆنم کرد ئەویش لەکوێنەوە لە بین ڕێگا تەلەفۆنێک بکرد بۆ مەسئولەکەمان برادەرێک بوو برادەر تاجیک ئەو هاتوو ئەو مەسئولمان بوو وتم برادەر چادیک زەنداییم سەکتی کردە ئاوردنش بیمارستان ئیمام خومینی هیچ کەس باش نیست ئەگەر ئیجازە بدی من ئیمروز نەیام سەرکار برم پیش زەندایم وتی برۆ پایبند هیچ مشکلی نیست هیچ عادی سوال هات لە کورسانە گەیمە کورسان تەلەفۆنێترم بۆی کرد وتم متاسفانە زەندایم فوت کرد من باید اینجا ئامبولانس پیدا کنم زەندایمو بەرم سەرەندەش ئیسا هەم لە کورسانە بەڵام وتی باشە فەردام نەیە پس فەردام نەیە سێ ڕۆژی دا پێم دوای دو ڕۆژ دوباره تەلەفۆنم کرد وتم برادەر تاجیک شما میدونی ما کوردیم برای ما عزاداری و تعزیه اینا خیلی مهمه من باید یک هفته بمونم این مراسم خاکسپاری و فلان و اینا انجام بشه وتی برادر پایبندی شما یک کار بکن وتم چیکار کنم وتی 10 روز بهت مرخصی میدم ولی تو سبیلای مردانت برگشت تو سبیلای مردانت و جان علی مولا علی برگشت حالیم بوو وتم ئەرێ ئەرواحنەدەت بەرمیگەردم گوشەکەم دەنیا حالیم بوو لەو چووگم خاس کە حالیم بوو لەو چووگم ئەو شەوە خۆم مەخفی کرد ڕەفیقێک هاوکارێکم لە تارانەوە تەلەفۆنی وتی پایبەندی 250 نەفەر هاتکن بە شۆنتا مەوازب بە ئەنواع و ئەقسام ئەکسیشیان ئاوەرگا مەخفی بە کامڵن لە ماڵ قەوم و کەس و کارەدا منیشە ڕفیقانی دیکە ئەوان نەهاتن گیان ڕفیقانی دیکە کە لە ماڵەدا بوون ئەوان جاگوێشکە بە من کە هاتمەوە سنا بە بڕیاری کامعروفی کێڵانە نەسرەت و مناڵە بچەکەمیان هەنار بۆ تاران نەسرەت کە ئەچێتەوە تاران ئێجی پیان خواهشەکەم ئەم ماڵە لەو چووگە ئەم ماڵە تست و تیاگە کاکە بچنە دەرەوە بە خواهشی نەسرەت ئەچنە دەرەوە کە ئەچنە دەرەوە کا لفتە لە ماڵ میمکەزایەکە کە پاسەبان بوو لێ نائێگرن خاس گوێچکە بە لە تەک تەلعات هاوسەری بوو کا ئەمین ڕەنجبەر و نەسرین زەکریای کە هاوسەری بوو ئەچن لە نظامابادا کەفش فرۆشیک بوو کوڕی لێ نابوو بە ناوی ناوەم چون هێشتا کارم نییە ما یاگردیانە با بێسێت کامین کە ئەچێتە ناو کۆش فرۆشیەکە کە بێژێت بابە تەشکیلات ئاواسە هۆش خۆتەوە بێ لە دوا باوشی پیاکە نێگرن نەسرین لە دەرەوە ئەوێت نەسرین چاوی پێوەی ئەمینیانگە ڕاکە ئەو ڕاکردنە هەتا ناوەندی کۆمەڵە ناوێسێت ئەوە نەسرین تەلعەت ئەگرن ئێخەنە زیندان ئەمین و شەید مزەفەریش ئەگرن شەید مزەفەریان ئیعدام کرد دوای ماوەی کۆتایش ئەمینیشیان ئیعدام کرد علی بێسڵاح مەسئولەکەی من ئەویشیان ئیعدام کرد دەی یەحیای برام لە سنەوە چوون نەسرەت بێرێتەوە نەسرەت و یەحیایش ئەگرن ئێخەنە زیندان ئەوین دەی سێ مناڵەکەی من ئەوە ئەمێنێتەوە خەسوومە چێیان تێرێتەوە ترکدایکمە ئەم منیش نەمەزانی یەحیای برام و نەسرەت و مناڵەکان هیچ خەبەرم نەوە من فشار ماوەرد بوو کە معروفت مەشێ بمۆیتە دەرەوە هەر ئیمڕۆ سۆزی پێمە کرد سێ ڕۆژ منی بەسەرگەڕان دوای سەرۆژم ئەگەر نەیت کاکە معروفیان من نامە ماوەرگە خۆمەچم من تو کورسان بەڵەوم ئەچم بەرحاڵ کامین منی هاوردە ئاوایی کوچک چەرمەک بە وەسیلەی ڕەفیقێکمان ناسر بیسیم کە ئیسا لە نۆروێژە منی هاوردە ئاوای کوچک چەرمەک نیدا تەحویل کۆمیتەی جنوب ئەو کاتە کا عومەری ئیلخانیزادە و کا حەمێد شافعی بوون ئەم کاک مەحموود فارسە کا محمود خاڵەمانیە مەسئول سیاسی بوو وەختە شەید جەلال پێیجوێنی مەسئول پارێزگاری ئێنا من بوومە پێشمەرگ لێنا من بوومە بێسڵاح چوومە ئێنا بەڵام عەلەنیمیان نەکردەوە هێشتا بەند بووم ئەمە تایراش کاک هەڵمەت ئەو باست کرد کە چۆن ئاشکرا بوو و خۆتان دەرباس کرد هاتنەوە بۆ کوردستان
کەیوە هاتنەوە بۆ کوردستان دێنن لە بەشی علەنی پێوەست دەبن بە بەشی علەنی کۆمەڵەوە و لەوێ دەبن بە پێشمەرگە لەو کاتەدا کەیوە دەبنە پێشمەرگە چه ئەرکێکتان پێدەست بێت لە نێنی لە کام بەش لە تشکیلاتەکە کار دەکرد کە من ئەو ڕۆژە هاتینە ئێنە ئەو ڕۆژە هاتینێنە ڕۆژ دوایەکەی کۆمیتەی جنوب لە ئاوای کوچک چەرمک ساڵاڵە و ئەچوە زەلکە ئێمە لێنەوە بە ماشینێک کا عومەر و کا حەمێد شافعی و ئەم کا مەحموو و من و شەی جەلال و دوو ڕەفیقتر بە ماشینێک تویتە 100 کیلومتر گردویان مسادرەیان کردو چینە ئاوای زەلکە لە ئاوای زەلکە منیان لە ماڵێکا مەخفی کرد دلیلەکەی جیانەوە بوو چۆن ژن و مناڵەکەت گیریاگا بلاکەت گیریاگا بەشکەم جمهوری ئیسلامی نەزانێت تۆ هاتیتە دەرەوە بووی بە پێشمەرگە ئەوان مەرەخەسکەن فعلا 26 ڕۆژ منیان لە ماڵێکا مەخفی کرد ئەم کاک مەحمووە سبحانەوە نەهار و شامی بوومە هاوشت منیش ناهاتمە دەرەوە فقط بۆ دەستشویی ئەویش کڵاو جامانێک بەسەرمە بوو چون تا مزگەت لەو 26 ڕۆژە من 500 بەرگ ئاچوار سازماندهی ئەرتش ساواک ئیطلاعات ضد ئیطلاعات ژاندارمەری شارەوانی بە 4 تەو نووسیم دامە تەحویل کا عومەر بە دوای 26 ڕۆژە وتیان کاکە ئیتر لەمە زیاتر نابێت تازە ژناڵکە مەرەخەز ناکەن ئەدەنی تەکەینەوە قاویان لێم کرد کا عومەر و کا حەمە ناویان منە وتیان تۆ ئیتر لە ئێمڕۆ ناو عوسمان نییە ناو هەڵمەتە منیش احترازم کرد ڕاستەکەی وتم ئاخر هەڵمەت بۆ کوڕێکی جوانی وەک کاگەمی لەوێ هەڵمەت کەی من بەم سن و ساڵە وتیان نەنا ئەبێ هەڵمەت بی وتمان باش قاویان کرد لە کاک ئەبێ زەلکە مەسئول تەسلیحات بوو وتیان چەکی بە کا هەڵمەتوانە ئەوی ژێسێکی ئەوەدای پێم وتی لەم ژێسەیە زانی بەخۆ بە تواشایەکەم ودین آخر اگر نازانی دافیرو که منی جتوم کعبه ام جلسه وقتی هات ناو ارتش اما هات جایگزینی تفنی امیکی آمریکایی بو اما لکردستان وچین تان دوره کماندی اگر تو اشکال اشتیگوینید گیر و رفگیر و وانا من لیزانم به هر حال جلسه انداپی مچکدار میان کردو که چکدار میان کردو جاری هشتا وظیفه یعنی داپیم بلام لگابانیان پیمده وتم بملین با آموزشگاه وتیان کاکر 20 سال کما 22 سال کما ارتشی بویی آموزشگاهی چی من انتظارم بوو خۆم انتظارم بوو کەسێک کە 22 ساڵ تەجربەی نظامی و 2 ساڵ کاری ئەمنیەتی اطلاعاتی هەست لەعقل لە ئۆرگانێکی ئاموزشکایەکە لە ناو مەسئول نظامی پەلێ دەسەی تیمێک دامنن وتیان نا تۆ ئەبێت بریتە تدارەکات منیش ماخە هیچ تەجربەیەکم لە تدارەکاتان نییە وتیان ئەبێت تدارەکات من شوم لە ڕەفیقی تدارەکات تەحویل بگرم دیم شتێکی وای نییە 3 کیلو خورما 5 کیلو مەویژ و بە خۆ 10 کیلو برنج و قوتی فوتی ڕۆن ئەویش 180 نەفەریش پێشمەرگا لە مەقەڕە منی وتم ئێمە بەمانە بەخێو ناکردن کا عومەر وتی کاکە گیان ئێمە ئەمبار مەرکەزیەکەمان هالو باینچوە فەرمەوە سێ وڵاخمانەز بڕۆ تدارەکات تەهیەکە من حەشێشەوە کاکەمی ساعات 7 کە جەماعەت شامیانە خوارد لە ماڵانە ئاهاتنەوە مەقەڕ من ئەو سێ وڵاخما برد ساعاتی 12 چوومە بەر ئەمباری تدارەکات لە باینچوە 3 بارمبارە کرد هەفتی بەیانی هاتمەوە بەر مەقەڕی زەلکە 3 مانگم کارمە کرد ئەمبارێکم دروست کرد زەخیرەی 6 مانگ 180 نەفەر پڕم کرد وتیانەشی حمامێکمان بۆ دروستکەی تۆ ئوستوار بووی حمامە زانی دروستکەی ئوستوار و حمام کوجا مەرحەبا ئوستوارە بێتە حمام چی وتیان ناشی دروستکەی وتم باشە ئیمکانات چەمانە وتیان وڵا بۆشکەمانەز لولەمانەز شێرمانەز دووشمانەز مسادرەمان کردگا لە تەعاونەکەی حسێناوە هاوردمانەوە لە ئەمبارێکا بڕۆ جیاکەرەوە منیشم دوودانە بۆشکەی 250 لیتر 240 لیتریم هاورد چوارپایەکم دروست کرد نیامەبان چوارپایەوە شێر و لولە و واشر و وەسڵم کرد بە یەکەوە ڕابتم بۆیان دروست کرد حمامێکم بە نایلۆن دروست کرد 3 متر لە 3 مترە خاص لە مزگتەوە لە شێری ئاوی مزگتەوە بە شلنگ ئاو ماوە لەناو بۆشکەکان دوودانە پریمۆزم نیاژێری خاص دانێکی ئاوسەر دانێکی ئاو گەرم لە سعات سبح و پێشمەرگەیەکیاندا کۆمەکم بکە لە 7 سبح و سعات 4 ئاو هاتە کۆڵ وتم یاوانە وتم فەرموو لەبەرێکەوە نۆگەدانن بۆ کچەکان 15 دقیقە بۆ کوڕەکان 10 دقیقە دوان و سیانسان فەرموو بێن بۆ حمام جفتێک چەکمەم کرد لە پام پاڵتاوێکی پلاستیکی وەک تدارەکات ئەمە بوو کارەکە ئەمە بەڵێ بوو مەحمامچی لە پاڵی کار تدارەکاتەکە حمامچی گەریچمە کرد هەفتەی 2 ڕۆژ حمام هەفتەی 2 ڕۆژ حمام جمعە و لە تەک سێشەمە حمام بوو ئیتر لەبەرێکەوە تا سعات 1 شەو تەواو مەقەڕ هاتنە حمام بە کا عومەر و کا حەمەی چەو بە کومیتەی جنوبی وەڵا کا عومەر وتی کاکە خەڵکی ئاوای داوەتکەن بۆ حمام ئاوای زەلکە کاکە خەڵکی ئاوایان داوە تا سعاتی دوای مە ڕۆژ دوایەکەی من هەر ترۆمپامدا لە چرا و هەر ئاوم هاوردە کوڵ و مردم هاتن بۆ حمام خەڵک ئاوایش حمامی کرد ئەم حمامە دامەرزیا بوو بە حمام
دوای کاری تدارکات و کاری تدارکات مەکرد هەر لەگەڵ کمیتەی جنوبا بووم هەر لەگەڵ کمیتەی جنوبا بووم هەرچی کمیتەی جنوب هات بەرەو ژوور مەقڕی ئەگۆڕا من لە تەک ئەوانە بووم و کاری تدارکاتم ئەکرد هەتا کەتێک ئاخرین جار کە ئێمە لە جنوبە لە ئاوای کە کەوسانە بووین لەنێچ هەر مەسوول تدارکات بووم تدارکاتی جنوب بەڵام یەکتر با بێژم لێرە ئەگەر تعریف ئفتخارەکەم بەو دەورانە کە واقعەن من کاری تدارکاتم کرد و ئیسەیش ئێژم لە توولی تەواوی کاری تدارکاتە لە بیرم نایێت یەک ڕەفیقی پێشمەرگەی ئێمە داوای شتێکی کردووی بێژم نییە یا بێژم دەست ناکە پێ یا بێژم نە خاص تەلاشم کردگە بەڕاستی زەحمەتم کێشا بۆ ئەوەی کە بتوانم ئەم ڕەفیقانە بێنیازکەم لە هەموو ئیمکاناتێکی بێهداشتی پوشاکی حتا خۆراکی تا ئەو جێگە کۆمەڵە ئیمکاناتی بوو من ئیسپادەم لێکرد بە ئیبتکاری خۆمەوە مجموعی ئیبتکاراتم داوە خەرجە کە مەسەڵەن ممکن بوو لە جێگرترا نەبێت نمونەیەک بۆ تێرمەوە کۆبوونەوەیەک بوو لە شماڵەوە واحدەکان هاتوون لە جنوبە لە شلێرە کۆبوونەوەیکی کمیتەی مرکزی بوو تەواوی شماڵ و جنوب هەرچی کۆنفرانسێک من بوومە مەسوول تدارکات ئەو کۆنفرانسە 280 نەفەر من بۆ 5 ڕۆژ 3 وعدە غەزای گەرم سبحانە کەرە و مرەبا پەنێر نیمەڕۆ برنج و خۆرشت شەو برنج و خۆرشت نەداروم لە سەقزە و 200 دانە مامر زینی گیاناوەردوو دەسەر حێوانمان سندوو منزورمەوەسە وەختی ڕەفیقان لەسەرەوە هاتن کابراایکیانە بۆ لای من وتی منیم شۆ لە جەلسان قا دەکەم لە جنوبە گشتی پڵاو خۆرشتە خوایمە لەنە نۆکاوە خوێن ئەمە کۆمەڵە بانێک و دووهەوە کاتایل خاڵی وتی نە کۆمەڵی بانێک و دووهەوە نییە یەک بوجەز لە تواو کۆمەڵا وەکو یەک تەقسیمەوێت بەڵام بنیادەمی وەک کە هەڵمەتە بە ئیفتخار خۆی توانێت ئاوا ئیدارێکە منزورمەوەسە دەرەکم لێ تعریف بکەم بەڵام افتخارەکەمەوەسە ئەگەر 22 ساڵ نەزامی بووم لە کاری تدارەکەتەکە کە هیچ حرفەیەکم نە و وەختی دەستم پێ کرد بوو بە بنیادەمێک کە خۆم رازیم لە ویژدانی خۆم رازیم لەو مدەتە بە دوایەوە بەلاخرە وردە واحدەکان هاتینە ژوورە و بە دوای کاری تدارەکاتە چەندین اتفاق لەو موقع لە خوارەوە بووین کەفت شەڕی کەنوڵان هاتە بەرەو عقب نشینی لە شانشین و بێسڵاح لە شاقەڵا و لە کەکەوسان و لە بس و وردە بەرەو ژوور ئێمە ئەگەر بێت بیگەڕمەوە بۆ تووشی شەڕێکی فرە قورس بووین لە کەنوڵانە کە لێنا ئێمە دە شەهیدماندا دە ڕەفیقمان گیانی وەختی ئەس جومڵە کە ئایوبی نەبەوی و نۆ ڕەفیقی تر ئەوە شەڕێکی قورس بوو کە کۆمەڵە لێنا بە سەربەرزیە و توانی 189 نەفەر پێشمەرگە نەخۆشمان لەگەڵا بوو بیمارستانمان لەگەڵا بوو داوتەڵەبمان لەگەڵا بوو زیندانیمان لەگەڵا بوو ڕەفیقمان لە پای لەگە چابوو ڕەفیقمان دەستی لەگە چابوو ڕەفیقمان چاوی لە دەستدا بوو ڕەفیقمان گولە داوی لەسەری بەو گشتە زەخمی و معلول و نەخۆشە و ئێمە تووشی شەڕێک و محاسرەیەک بووین محاسرەیەکی 6,000 نەفەری جمهوری ئیسلامی لە دیواندەرە و لە سەقزە لە ئاوای کەنوڵانە ئاوا محاسرەمانیان کرد بەڵام بە شەڕێکی 12 سەعاتە و ئێمە توانیمان بە 9 شەهیدە و لە دوای کایۆ بە 10 شەهیدە و بینە دەرەوە بە دوایەوە کە هاتینە شلێر و لێنجا هەر کاری تدارەکات و ئەوانە کە چت فەرەی هاتیا بیگەڕنمەوە آخر مەرحەلە ئێمە هاتینە چنارە ئوردوگای جنوب هاتە چنارە لە چنارە لە تەک شەید فەرهادی شەعبانیە یادی بەخێر لە تەک کانەعیمی گەڕوسیا هەریش یادی بەخێر هەر سیانمان بووین بە کمیتەی ئوردوگا مەسئولینی ئوردوگا مەسئولی تەسیساتی ئوردوگا و مەسئولی کاروباری ئوردوگا لێنا حماممان دروست کرد منبەعاومان دروست کرد ڕەخشوخانەمان دروست کرد ئاشپەزخانەمان دروست کرد ئەمبار تەسیساتمان دروست کرد مەجموعەی کار ئەوە هەمزەمان بوو لە تەک لە بینچوونی گوردانی شوانە لە بیارە کە هەڵمەت ساڵهای ساڵە لەم تەشکیلاتەدای پێم خۆشە کەمێک باسیەوە بۆ بکەی کۆمەڵە کۆمەڵە لە چاو ئەو ئەحزابانی دیکە لەوە زیاتر باش زانیشونە کاکە میربا من یەکتر بێژم من دوو نمونەت بۆ گەڕنمەوە دوو نمونە کۆمەڵە لە ناو جامعە لە ناو کوردستانە لە ناو کرێکاران و زەحمەت کێشانە بە تایبەتی جایگا و پایگایکی ئیجتماعی یا لەم جایگا و پایگایکی سیاسی ئیجتماعی بەڵام خۆشەویستیی تایبەتی محال ممکن بوو بی لە نیمەشەوە لە دەم سبحە لە ساعتگەل مختلف شەو ڕۆژە بی لە دەرگای زەحمەت کێشێک بە 100 نەفەر و بڕیتە ئاوایک بی لە دەرگات بۆ بکاتەوە ناوچاو بترشنێ بە ڕووخۆشیە و بە ئستقباڵیەکە لە تۆ چای بۆ دەمەکردان و سبحانەی پێدالی باس ئاوی بۆ گەرمەکرد خۆت بشۆری لیباسەکان دی ئەشۆت
خەمەتی ئەکرد جنبشی ئینقلابی کوردستان بە شەعومدەکەی لە بانشانی خەڵکی ئاوایەکان و خەڵکی ئاوایەکانی کوردستان و هاتە بەرەوە یەک دوو نمونەی فداکاری بۆ گەڕدمەوە دوو نمونەی فداکاری لە زەحمەتکێشان کە هیچ کەسێ مەحاڵە ئەو کارە بکات جارێکی من و مامۆ تەوفیق کەمیزی یادی بەخێر کە سێ ساڵ لەمەوە بەر گیانی وەخت کرد ئەچین بۆ ماموریەتی بۆ ئاوای بەسام مەریوان بەسام و گەوێڵا لە شلێرا بووین ئەچین بۆ ماموریەتی دەمەوە ئێوارە بوو چوینە پاڵ زیارەتانەکان ئاوایی هەم پایگای تیا بوو هەم مەقڕ لە ناو ئاوایە بوو پایگایکی لە پشت ئاوایەوە چاومان بوو بە نگابانەکە و قاملی ئادا کە وتم مامۆ با بێسین ڕزای هەوا تاریکات وتی کورە وازانتە وڵاغار و قاچاقچین دوو ئەسمان پێ بوو ئەسپی سپی ئەسپی سوور چونە ناو ئاوی چونە ماڵ ئاشنا کە چوینە ماڵ ئاشنا فۆری ئەو هاتە خوارە و بێئاوی وڵاغەکانی بردە گەوڕ وتی بڕنە سەر تەبەقەی سەر و چوینە سەر قاوێکی لە ژنەکەی چایک دەمکە و دامن ئەچوین بارێ بێرین بارمان سفارش کرد و ئەسپاوتەدارەکات بێرینی کە دانیشتین لە دقیقەی نەبرد هێشتا چایەکە نەهاتوو داینێت خەریب و بێریتی نشتن بە دەرگا و هاتنە ماڵەوە دوو دانە جاش و پاسدارێک قاویان کرد بە ناو قاویان کرد لە ساحە ماڵەکە وتیان تەوفیق کەمیزی کە هەڵمەت اینجاست بە فارسی ئەوی وتی تەوفیق کەمیزی کیە کە هەڵمەت کیە وتی دوو تا ئەسپ داشتن سفید و قرمز اومدن خونێ شما ئەوی وتی کاکە والله بیلا تەڵا قورئان قەسەم ئەوەی قەسەم دنیا بوو خواردی وتی نەیە بەدەن من ئەسەن نەمیشناسم این ئێسما کیان تۆ میگی هونا کیان ئەم دای لە قەسەم خواردن کە نایەن ناسم و ناویان نازانم و تۆ لە خۆتەوەیژی دانی لە جاشەکان وتی کورا گەر پیاگی تو ژنوم ناڵتە سێبەسێ تەڵاقە وتی کاکە سێبەسێ تەلاقم کەفتوێ نە پێشمەرگەم دیگە نە تەوفیقە ناسم نە هەڵمە دەناسم نە ئەسپە ناسم نە کەسات کە ماڵم نە کەسا لە ماڵمە وتی بەرادەر تەلاقەن داغزەنش حرامش میشە بیا بریم ڕاست میگە چوونە دەرەوە هاتە ماڵەوە دەستم کرد کەنیوری بۆ پێکەنی کاڵمە وتم تەلاقەکە چە بێ بکەین وتی کاکە تۆ ئەگەر گیان سێ نەفەر نەجات بیت تەلاق چە ئەکەفێ من تەلاق لە ترسا ئەگەر بیخەی ناکەفێ ژنەکەی هاتە ماڵەوە وتی هەزار دانە تەلاق فدای تاڵی مووی ئێوەی عەزیز من ئەوە فداکاری نییە جارێتر هەر بە نمونەیتر کایبراهیم ڕۆسەمی هیبراهیم دیواندەرە ئیبراهیم چاوکەوک لە سوێدا شاهدە بۆ ئەوەی ئێژم زیینگە شاهدە تەگێدێ شەیدێنەوە ڕاو من ئەچوین بۆ مامورەتی بۆ قوڵاقی دیواندەرە کە چوینە ئێنە کابرای ساحماڵ کە چوینە ماڵەکەی وتی خۆشبەختانە خۆش وەختی هاتکن دوێشە و گروی زربەت بە چل ماشینەوە لە ئاوای و لە منتەقا بووگن سبح هاتچووگن ئیتر دامانیتر ناینەوە وتی خەیاڵتان ڕەحەت بێت ئێمەی دانیشتین چەک و ڕقمان لێ کردەوە و ژنەکە چای دەمەکرد و غەزایان دروست قسەی خۆش و قسەی بێرا و قسەی بیوە گشتیان کایبراهیمیان ئەناسی منیان کەمتر ناسی چون کایبراهیم خۆی کۆمیتە بەخشی دیواندەرە بوو کۆمیتە ناوچەی دیواندەرە بوو شەی دەدیش تەکمانە گوردان شوان خستوێت تەکمان وەک نیروی نظامی بێسڵاو وەک مەسوول تیمەکە منی بۆ کاری تایبەتی تر ئەچووم دەی وڵا دانیشتوی ژنەکە چای دروستە کرد هەروە دۆری چینی چایە ورداینیا چووە دەرەوە وتی بە شوەکەی بێ دەرە وتی وردە و ماشینەکان دوێژە گشتی بە ڕەدی فاتەوە ئاوای هەرچی ماشینەکە ستوونەکە گەڕیاونەوە تۆ نەگو ئێمە لە پشت دەرەویان فارسە و پایگای دەرەویان فارس چاوی بە ئێمە بوو گزارشی داو کە ئەوانە سێ پێشمەرگە معنەی چیزانی و کۆمەڵێنیا دموکراتین سێ پێشمەرگە خەریکن تێن بەرەو منتەقەی دیواندەرە ئەو گروی زەربەتە ئاوایك لە نەزەریاگرن قوزڵاخە هەیانزانی قوزڵاخ ئاوای کە پاتوقی ناوچەی دیواندەرەس ئاوایك دەوڵەمەند نشین و گەورە هیچی هاتنە ناو ئاوایی و وتی کاکە چەق و ڕەختەکانتان بۆسن دوو کەنیشک ئازەوی وژ نەکەی کوڕی مناڵ وتی بە کەنیش وتی کای بنایمالۆ ژۆ جێ مداخن وتی بە کەنیشکە گەورەکەی لە پاڵ کایبرایمە پاڵکەفە وتی کا هەڵمەت لە پاڵەوە کەنیشکا پاڵکەفە وتی بە کەنیشکە بوشەکەی لە پاڵ کاڵمە تا پاڵکەفە وتی بە کایەدی وتی کایەدی توی لە پاڵ ئەم کەنیشکا لەم لای کاڵمەت و پاڵکەفە وتی بە ژنەکەی من لە دەرەوە ئەوێسم ئەگەر هاتنە حەوش تۆ بیرە دەرەوە قژە و بڕنەرەوە یەخەی کراسەکەت بگرێت تا ئاخر دای چاکنە دەستکەت ژێندان پیان فلان شلەگەل باوە حیگەل فلان من لە بەخەڵشوەکەم ئاخەفتکەم سەعات دوانڵێ شەو چەدان گەلەکە تێنە سەر جێگەم تو ئەمە بکە کارۆ نەوێت ئێوەیش ئامادە بن ئەگەر توانیمان بەم جۆرە بیانکەینە دەرەوە نێنە حەوش نێنە ماڵەوە خۆخاس ئەگەر هاتوو هەر هاتن گەلێکیان بێنە سەر ئالۆ پەنجەرە بچکە بڕۆنە کەفنە ناو کانێک لە ناو کانەکان نەگەرانمەوە خۆم تێم دەرباستان نەکەم کایبراهیم وتی نەبا لەوە ئەوان بگەینە ناو ئاوای و بەڵاو بنەوەی مە دەرچین وتی کاکەی سەر کەمینەکانیان پشت ئاوایەوە وی کوێ دەرەچن خۆ ئەوە ناینە ئاوای لەبەرە بە پیادە کەمینەکان نەلێرن دەور ئاوای یەگرن ئەنجا ستوونەکە دێنەوە ئاوای ئەو کامڵە نێزانی
هیچ ئێمەش دانیشتوینەوە دەست بە تفەنگ و لەژێر لێفە و کەنیشکی لە پاڵ کایلاما کەنیشکی لە پاڵ ئێمە کەنیشەکانی پاڵ خزودی لە پاڵ ئەو براگەلتانە پاڵکەفن هیچ نیگەران ببن دووارە ئەزنەوە ئەم جارە 3 پاسار و جاشێک کاتە خۆش دایان لە دەرگا هاتنە حەوش و دەستیان کرد بە هەرا و پیشمەرگا خونەیەش ماسن پیشمەرگا 3 نەفەر بودن ئومەدەن خونەش ماویشتی کاکەیان پێشمەرگەی چەوشتیچە ئێوە دوێژەوە لێرانەون ئێوە سەفحا لێران نەچوون چون ئادا ئێوە چون پێشمەرگە هات لەکوێ ئەوە 6 مانگە پێشمەرگەم دیگە 3 دەحە ئێوە لەم 6 مانگە هاتکن یەک پێشمەرگەیچم لە دیگە خاص دەی دەستگیر بە قەسەم خواردن و قورئان خواردن بۆیان کە بن نەم دیگە بەهەرحاڵ هیچی ئەوان ئیسراریان بوو کە گەرەیان بێنە سەر یەک لە حەد لەو عانا گەرەیان بێنە سەر ژن هاتە دەرەوە و کریەقی و کراس و لیباسی دڕی بە ملیەکە و خۆی خستە دەرەوە و کاکە کاوراغ لە هەوڵبوون کاورای جاشیش لەبەر دوگاکاوێسا و ئێقێڕان لێگە ڕاستەکەی تەلاقات دووارە ئەو پیاگە سێبەسی تەلاقی خست کە نە پێشمەرگەی دیگە نە پێشمەرگا لە ماڵیە چوونە دەرەوە چون هاتە ماڵەوە وتم چە بکەین بە تەلاقەکە وتی کاکە 1000 دانە تەلاق بە قوربان تاڵێ موتان من چۆن پێشمەرگەی کۆمەڵامە دەست حکوومەتەوە من ئەگەر خۆمیان ئێعدام کردای نەمە هیچ بزانن بە ئێوە خەیاڵتان ڕەحەت بێت زانی چۆنە تۆ تەسەوەر بکە دوو کەنیشتی ئازە و لە بەخەڵ 3 پێشمەرگا ئەخەفنێ لێفا بە سەریانە ژنەکەی وادارەکات معزەرەت خوازم خۆی ڕوتەوە کا بقێڕنێ بە مل جاش و پاسدارە بۆ ئەوەی یان ئێمە مەحفوظ بێت ئەمە کی ئێکات بەغیرە زەحمەت کێشانی کوردستان ئەمە کی ئێکا بەغیرە دڵسۆزی بۆ کۆمەڵە پایگا و جایگای ئیجتیماعی کۆمەڵە ئەوەسە کۆمەڵە لینا شناساییەکرێت بیۆگرافی کۆمەڵە شناسایی کۆمەڵە شناسنامەی کۆمەڵە ئەو خەڵکە کرێکار و زەحمەت کێشنە کە گیانیان فداکەن بۆ کۆمەڵە کە ڕۆڵەکانیان ئەنێرن بۆ پێشمەرگایەتی بۆ ئوردوگا بۆ ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە لەسەر شانی ئەوانەوە تا ئێرە هاتکە و ئەوانن لەو لێ و ئەو مەرزە و کۆمەڵە ئومیدەوارم ئێمە بتوانین لە ئایندەیە جوابگووی هەموو ئەو زەحەماتە بین کە ئەو زەحمەت کێشانە کردیانە بە ئازادیان بە بەرابەریان بە گەیشتن بە ماف و حقوق و ڕەوای خۆیان ئەوە هەدەفی کۆمەڵەیە بۆ ئەوان ئومیدەوارم بتوانین ئەو کارە بکەین و ئێکا کۆمەڵە ئەوە یەک دوو من هەر لێرە ئەگەر ئیجازەم بن لەم 2-3 دقیقە فرسەتە داوا بکەم لە کچان و کوڕانی شۆڕژگیر و ئینقلابی کوردستان و ئێران بین ملحق بن بە ڕێزەکانی پێشمەرگای کۆمەڵە و بین بۆ ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە بینە ناو ڕێزەکانی تەشکیلاتێک کە تەشکیلاتی ئێوەس بۆ ئێوە فداکاریەکە بۆ ئێوە زەحمەتە کێشێ بۆ ئێوە مبارزاکات ئێرە جێگەی ئێوەس ئێرە لێرا خۆتان ئەناسنەوە شخصیت و کەرامەتی ئێوە لێرا مەحفوظە من داواکەم لە کچان و کوڕانی شۆڕژگیر و ئینقلابی کوردستان ملحق بن بە ڕێزەکانی پێشمەرگای کۆمەڵەوە زۆر باشە کاکە من یەک پرسیارت لێ دەکەم بەڵام کاتی بەنامەکەمان تەواو بووە ئەگەر دەکرێت بە کورتی کتێبێکتان نووسیوە لە زەرگێزەوە لە تارانەوە تا زەرگێز ئەگەر دەکرێت بە کورتی پێم بڵێ ئەوڵەن چۆن بۆ ئەوێوە لێنا بیرەوەریەکیش لەگەڵ لەم کتێبە هەیە زۆر بە کورتی بەمان باس ڕاستەکەی یارە ئەوڵ کەسێک فرەمەنی ئەناسی لە ناو تەشکیلات کۆمەڵا و کاری مەخفی کاکسێبراهیم عەلیزادە بوو وەختی من هاتمە دەرەوەی عەلەنی بوومەوە دووارە هاتم دوای ئاخرین سمەتێکە لە چنارۆدایان پێم بووم بە ئەمبارداری خەزانەداری لە ئەمباری خەزانداریە کارمە کرد و تا وەختێک چوومە دەرەوە تا وەختی چوون بۆ ئەوروپا هەر لە ئەمباری خەزانداریا بوو لێنا کاکسێبراهیم چەندین جاروتی کاڵمە تۆ دنیایکی خاتراتت هەست لە دەورانی کاری مەخفی لە دەورانی کاری عەلەنی تەشکیلاتی بۆ نایکەی بە ناینووسیت بۆ نایکەی بە کتێبێکەمە کسی تاریخێکە وتم باشە کاکسێبراهیم من حتمما بە قەڵتەکەم ئەم کاراکەم وتی دێ ئەگەر نووسیت من ناوەکەی بۆ دیاریەکەم وتم لێ فەرموو وتی ناوی بنە ئەستێران تا زەرگوێز ئەو ناوە کاکسێبراهیم دانیا بۆ کتێوەکە وتی ئەستێران تا زەرگوێز ئەو ئانە نیم قەر تەلاش نیم خەرتەلاش ئەوانە ناوەکەی خۆی نووسە عیسای پایەبەندی هەڵمەت سنە وتی ئەمە بکەم منیش ڕاستەکەیت گەرەکە ئەو تەشویقمی کرد منیش فرەتر تەشویق بووم من ئەو ئانم کامپیوتەرەکەم مینوتر کوین نەمەتانی فارسی بنووسمەوانە دانیشتم بەدەست لە ماڵە لە فاصلە 1 مانگا 600 سەفحەم نووسی هەر لە مێشکم نە یاداشتم بوو نە دەفتەر خاتراتم بوو نە هیچێ مراجعەم کردەوە بە مەغزم ئەمانە وای گەڕنەوە بۆ تووشیانە مەغزمە لە 3 ساڵەگی خۆمم لە بیرە دانیشتم 600 سەفحەم نووسی کە نووسیم دوو دەحەدام کوپیان کرد هاوڕمەوە لێرە
دامان بە ڕەفیقێک ویرایشی بکات بە ڕەفیقێک دامان تایپی کات کاسەباح ئەو تایپی کرد دوای تایپەکە بردمەوە بۆ ئاڵمان برادێکمان هەست ئەویش نویسەندەست ئەویش ویرایشی کرد لەو دوای چاپمان کرد من دەور ئەوڵ 500 جڵدم لێ چاپ کرد دەور دومی دوارە 400 جڵترم لە چاپ کرد ئایسە فکردکەمەوە لە ماڵ خۆمانە نازانم 7 یا 8 جڵدی ما بێت ئەوە خاتراتی ئەوە بەڵام کەمم نووسین لە مۆرد مناڵەکەم و کەم نووسی لە مۆرد کوڕەکەمەوە کە بوو بە پێشمەرگە ساڵەکەمم نووسی لە مۆرد زیندانی و گرفتاری و مشکڵاتی خانەوادای خۆمم کەمم نووسی من ژنەکەم کەفتە زیندان مدە 2 ساڵ لە زیندانا بوو ئەنواع و خام شکنجە بەڵام دەمی نەکرد هاوتی بێسەوادم من بێسەوادم هیچی نازانم لە مۆرد کۆمەڵە هیچی نەوە لە سوورەتێکا و لە من کۆمەڵەتریش بوو ئیسەی لە من کۆمەڵەترە زۆر باشە زۆر سپاس کاک هەڵمەت بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا مەمنونم لە ئێوەی دەستخۆش بە کاگەمی زۆر سپاس بوو هاوڕێیانی تێفا و تەلەڤیزیۆن تێفا و کە زەحمەتیان کێشا ئەم دەرفەتانەوە من ڕەخسان ئومیدوارم پیرۆز بن و سەرکەوتوو بن و بژین بۆ کۆمەڵە و بژین بۆ حزبی کۆمۆنیست ئێران و بژین سۆسیالیزم زۆر سپاس مەمنونم بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەشی دووهەم و کۆتایی ئەم دیدارەمان کە لەگەڵ کاک ئیسا پایبەندی ناسرا بە هەڵمەت نەبوو زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان